ئایا چ شتێک دایک و باوک دڵنیا دەکاتەوە لە سەلامەتی منداڵەکە لە هەموو دایانگەیەک؟ بەڵێ عادەتەن ئێستا زۆربەی دایانگەکان ئێمە لە هەموو ژوورێک کامێرەی ئۆنلاینمان هەیە لەسەر مۆبایلی هەموو دایک و بابکێک دامانەوە سەرەتا بۆ ئەوەیە چونکە ئێمە ناناسێ مامۆستاکان ناناسێ زۆر دوو دڵە بەس کە دەگاتە حەدی ئەوەی مانگێک دوو مانگ ئیتر ئەڵێ پێویستم هەر بە کامێرەش نەماوە خودی بینینی منداڵەکەشە کە ئێستا تو منداڵەکە دێنی لێرە دادنەی کە دێوە لای هەست دەکەی فۆکس دەکەی سەری کە ئایا ئەو مناڵە دڵی خۆش بووە یان چۆن ئێستا من دایمە دڵم کامێرە گرنگ نییە گرنگ بینی نییە گرنگ ئەوتواری منداڵەکەیە کە لە لای دایک و باوکی چۆن دەریە بڕێ چونکە بڵێ نەڵێ داک و باوک تێدەگا منداڵەکەی دڵی خۆشە لەو جێگایە چەند ڕۆژێک لەوانەیە هەفتەیە بەس بێ بۆی هەست پێ بکات کە لە دایمەش هەوڵ دەدەن هەم مامۆستاکان چاودێرەکان هەموو کەسێکە لە دایانگە ئیشەکە هەوڵ دەدا ئارامی بۆ دایک و باوکەکە چونکە ئەگەر تو لە جێگای کارکردنی خۆت بی منداڵەکەت لە جێیەکی بەجێبێلی ئەگەر بێت و مێشکت هەلەکەن منداڵەکەت بی ناتوان ئیشی خۆشت بە جوانی بکەیت واتە باشترە باوەڕتان بەوە هەبێت کە بۆ نمونە منداڵەکە هەر شتێک لێرە دەبینێت لە ماڵەوە باسی بکەوەیە کە لە کامێرەکە بێگومان ئەمن هەموو کات دەکەمە سەرەوەی پرسیار لە منداڵەکانیان بکەن کە دڵت خۆشە چیت کرد چیت خوارد بێگومان بۆەوەی نەترسێ ئەم دایمە دەڵێم بە دایکتان بڵێن ئەمڕۆ چیمان کرد زۆر جار کە دەڕۆنەوە لای دەرگاکە دڵم پێیان بڵێ چیمان کرد چیمان خوارد مناڵ ئەگەر هاتووی هەموو شتێکی لای خۆی لای داکوواکی باس کرد هیچ تووشی کێشە نابێت بە دڵنیاییەوە ڕاستە دەمەوێت پرسیاری ئەوەش لێ بکەم ئایا منداڵی دایانگا لەگەڵ ئەو منداڵێک کە لە ماڵەوە پەروەردە دەکرێت و بەخێو دەکرێت جیاوازیان هەیە؟ بێگومان زۆر جیاوازی هەیە ئەتو منداڵێک لە ماڵێ ئەگەر زۆر ببینی 4-5 کەس بن ئێستا ئایلی گەورە نمایە هەموویان چووکن بەس دایک و باوکی مەگەر یەک خوشک و برای هەبێ زۆر قەپات دەبێ کە تو دەبێ شاریاری دەبێ هەر جێکیش منداڵەکە هەست پێ دەکرێت ئێستا تو کە ئەمڕۆ بینیت لە لای ئێمە منداڵەکانی مەچۆن ئێوە یان تازە بینیوە زۆر دڵیان خۆش بوو لە دەرەوە شوانە دایمە هەست پێ دەکرێت ئەو منداڵە لە باخچەیە یان لە ماڵە بە دڵنیاییەوە دەمەوێت ئەوە لێ پرسم ئایا وەکو بەڕێوەبەرێک تا چەند لە لات ئاساییە ئەگەر دایکێک یان باوچێک منداڵەکەی خۆی بهێنێتە دایانگە بەبێ ئەوەی پێویستی پێبێ و داوامێکشی نەبێ بێگومان ئەمن دایمە زۆر یارمەتی ئەوانە دەدەم کە لە ماڵێنا دایمە ویستومە دڵم ئەگەر لە 2 ساعاتیش بی هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژیش بی بەس بێنە منداڵەکەی ببینی زۆر منداڵ هەیە لە ماڵەیە برادریان دڵێ مامۆستا برادەرکەم لە ماڵەیە بەس داکی ئیشی نییە داکی مامۆستانیە لێ ناترە دڵێم ڕۆژێک لەگەڵ خۆت بهێنا بە ئێرەش ببینی لەکنەما پارە مهم نییە داهات مهم نییە دامە دەڵێم چونکە خۆشەویستی بە پارە ناتوانانی بدەیە منداڵ شتێکە زۆر گرنگە بە دڵنیاییەوە مامۆستا ئەیچی دەربارەی تەمەنیان لە چ تەمەنێکە و بێنە دایانگە باشترە؟ بێگومان لە دایانگە لە عمری 2 مانگی وەردەگرین هەتا وەکو 4 ساڵی بە پێویستی دایک و باوکەکەیە زۆر جار من دایمە دەڵێم هەتا ساڵێک پێویستە منداڵ لێکن داک و بابی بیتن بەڵام ئەگەر زۆر مەجبور بێ ئیشەکەی وا بخوازێ لە 2 مانگی 3 مانگی دێن ئەوان زۆر زووتر لێ ڕادێن چونکە تەستە کەس ناناسن بە شیر و خواندن و ئەویان لە چاودێرەکانیانێ دادەکان مالێرە زۆر ئاگان لێ دەبی بەڵام هەر چۆنە بێ بۆنی دایک بە هەمومان گرنگە بە دڵنیاییەوە دەست خۆش بێ زۆر سوپاس مامۆستا بۆ بەشداریکردنتان دەست خۆش زۆر سوپاس مامۆستا بۆ بەشداریکردنتان